من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان، سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار. ئەم جارەش لە بەخشینەوە بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەمینەوە. لە بەخشین ئەم جارە سەردانی قەزای شارە زورمان کردووە. ئەمانەوێت بەسەرهات و ناڕەحەتی و ناخۆشەکانی ژیانی ئەم خانەوادەتان ئاشنا بکەین. چەند ساتێک کاتە زێڕینەکەی خۆتان ببەخشن بۆ ئەوی بزانین هەژاران و نەداران چۆن ژیان بەڕێەکەن و ژیان و گوزەرانی شەو ڕۆژیان چۆنە. کەناڵی بەخشینەکەم یاخوا بەخێر مەسەر چاو. من هاوڵاتی جەلیل کەریم عەول محەممەد لە وڵاتجێی تازە دانیشم. ئەمە حاڵ بۆ عەزمە 4 مناڵم هەیە بە 120,000 معاش مارەم هەیە. یعنی ژیانێکمانەیە لەم خانە بەڕاستی ئەگەر ئێمە نەوێ ناچاری نەوێ کەس ئیداری تیا ناکە. باوەڕتان بێ سوێنتان یعنی زۆرتان لەسەرم نییە. مناڵەکانم زۆر جار بە پێ پاراچن بۆ مەکتب سەیری دەمی مناڵەکەن. ئەگەر ڕۆژێک بارانوێ ئیتر کە باران دەستی پێکرد ئێمە ژیانمان نییە. یعنی بەڕاستی خۆم یەکێکیان خۆم شەو تا بەیانی بەم ژورانە ئەگەڕێم بەم ناڕەحەتی. ژیانەکەشمان یعنی زۆر ناڕەحەتە، زۆر ناڕەحەتە. باوەڕتان کە من خۆم چوومەتە سەربان یعنی کەسێک نەبووە یارمەتیمان بلا. خێزانم خەریکە لە حانە خۆم چوومەتە سەرەوە کەوتمەتە خوارەوە باوەڕکە تا ئیسایش پێمە دیارە ئیتر ژیان یعنی زۆر ناڕەحەتە لە لامان. یعنی خانەکەمان ئەوە نییە کە ژیانی تیا بۆی تەڕێوە ناچاری نەوێ. من خۆم لە ساڵی 2008 2008 ڕۆژی جومعە بوو خۆم کرێکار بووم لە ئیترەمە پشووی ڕۆژانە بوو هاتمەوە بە ئیرادی خوا شتێک لەو حەوەشا بوو دەستکاریم کرد تەقیوە پێمە ئاوای لێکردم. هەردوو چاو دەستێکم نییە. ئەنی ماوەی 10 ساڵە تۆ کەم ئەندانی ماوەی 10 ساڵە ئەمە ژیانم. لە مای ئەم 10 ساڵە کێ یارمەتی دای چۆن ژیان وەڵاهی غێری ئەو خوا نەوێ و خێرۆمەن و گوسڵمان نەوێ ئەگەر نەوێت ژیانمانی بەڕاستی ئەوێ. یعنی ئەمە شاید حاڵی ئەم دراوسیانە کە شاید حاڵمانە کە ئێمە ژیانەکەمان چۆن. یعنی بە ئاوا تۆین یەکێ تەقەبدا لە دەرگا و
ئیتر نەک بۆ میوان بزانین خێرۆمەنە و یارمەتێکماندا خوا ئاگای لێ من خۆم زەنگی دراکە لە گوێمایە کە بزانم یەکێک یارمەتی بدا ئەگەر نەوێ ژیانمان نییە ئیتر ئەوە خانەکەی خۆتانی بینین باوەڕکە مشکە مارە جرجە خۆزگار پشتی کوڕە بچکەلەکەت منەبینی بە قورعان تووشی نەخۆشی نیە بووە لەو ئەترسی تووشی نەخۆشینێکی خراپی کە خۆ ئەزانێ یعنی توانای ئەومان نییە بین بەلای دکتۆری بەهۆی پیسی خانەکەەوە بەهی پیسی خانێکەوە ئەرە وەڵا جرجە مشکە یعنی ئیتر ژیانی تەواو گرتین بەخوا 15 شەو جارێ هەفتەی جارێ 10 ڕۆژ جارێ ئەو زەهرەدانە نیە بۆیان ژیانمانی ماوەکەی وەسەر چوو لەنا ینی ئەو گونێ پێوە نەوێ تێتە خوار و ئیتر خۆتە نەزان شتێکی زۆر پیسە وڵی ئەوە ماوەی لە 2022 ئەم پیاوەم وایە کاتێکە وای لاتوە 25,000 تەبع لە باخەڵیا بووە ئەویش پارچەی ئەو هینە کە پیاە تەقی بووە ئیتر بەکەڵک نایهاو ئەم سێمنە ئەم دوانەمان دوانە بوو سێمان بوون ئیتر ئەمەشمان نەبوو بوو ئەو کاتە 7 مانگ دوای باوکی بووە کە ئەم دوانم بووە ئیتر یعنی بە پێویست وەکو مناڵی خەڵک پەروەردەم نەکردوون ئەگەر یەکێک جلی کۆنەی هەبوو بێ بۆی هێنابم وا پەروەردەم کردوون نەمتوانیوە شیریان بۆ بکڕم هەر بە ئاردە برنج پەروەردەم کردوون چەکەم تەمەنی 4 ساڵ بوو کە جێمەیڵا بێشکەکەیان نەجوێنا تا چوومە بازاڕ و هاتمەوە کەو بە بێشکەکەەوە کەو بە من مناڵەکان دەوری 3 مانگ هیچ شتێکمان نەبووە بیخۆی ئەو کچەم ڕەفیقی ئەم ماڵی دراوسێمان بوو خوا جەزایان باتۆ یاخوا هەر لە ماڵ ئەوان نانی خوارد ژنێک ئێستا نەماوە خوای گەورە بیکا بە توێشی قیامەتی ئیشەڵڵا پێی بچێتە بەهەشت دەستەیە دایبی و چێشتی ساوەری بۆ ناردم ئەو یێوارەکە ساوەرەکەمان نەبوو کچەکەم نەچوو بوو ماڵ داماوی زۆرم بینیوە کەسۆکو من مناڵی پەروەردە نەکردووە ئەو دایبێ کە خێرخواز بۆ هێنام یەکجار لە پێی مناڵەکەمە کرد و ئینجا ناوەکەیم دەرەهێنا و ئەم شۆری ئەوە نە کاتێ پەڕۆمە خستە ناو دایبێکە بۆیە هەموو ئەو ڕانانیان خوێنی لێها 7 مانگ دوای ئەوە ئەمەم بووە نەمەتوانی بە هیچ کەسێ بڵێم بێ بۆ لام بەتەنیا بەتاق و تەنیا لەگەڵ ئەم سێ مناڵە و ئەم پیاوەدا ماوان لەو ژوورا بوو نەمتوانیەوە بە هیچ کەس بڵێم بێ بۆ لام لەبەرەوەی نەک کەسێکم دڵی گەرم بوێت و من لە مناڵەکاندا بڕێنێت وتومە با هەرچی هەبێ قەیناکە با خۆم بم با مناڵەکانم بێدایک وەکو باوکی خوای گەورەوای پێکردووە با بێدایک نەبن با نازی دایکایەتیان چونکە زانم مناڵی هەتی و چەندامە وتومە هەرچی شەبێ قەیناکە بەس با خۆم بم سەرڕایەوەیش کچەکەم دڵی کون بووە کاتێککە پیان وتم دکتۆرەکە پێی وتم کچەکە و دڵی کوونە وەختی هۆشم کردو ئاوێ کرد بە سەرماوتی دادیگیانە بێ کەسێکی زۆر نزیکی ئەم مناڵە بانکەی من پێی بڵێم وتم لە خۆم نزیکتری نییە ئەگەر پێمەڵێ هەرەوەیە پێش مناڵی هەر منیان هەیە من خۆمەوە نم داماوی بینی و ئیتر گریانم نەئاو هیچ گریانێکم نەماوە سامد بووم بەس بۆوە زۆرە گریام ئەموو تەو کچەم بمرێ نەمتوانی و عەزێکی بۆ بکڕم بە پارەی باوکی بێ هیچ شتێکمان نبوو هات بەسەر جلە کۆنەکانی ئاگریە منداڵەکان داوای جانتای جوان و پارە ناکەن بۆ قوتابخانە بەرە بخوا
یعنی یەک هەفتە زیاوە بێ ێژێ باوە پێڵاوی مناڵان پێڵاوی جوانێ لە پیاە ئێمە پێڵاوەکانمان ئەوە نییە مناڵ گاڵتەمان پێکا لە مەکتەب یعنی شتی وە ئەگەڕنەوە بەڕاستی زۆر ناڕەحەتمەکە بەڵامی تە دەسڵاتیشم نییە چی کاتی ئەو داوانە لێکن هەست بە چی ئەەکەی وەڵی هەستەکەم یعنی ئەگەر نێژم حەزەکەم لیانێ ناوێ ناگوم بووم حەزوە مردنی خۆمەکەم بەس نەک وەگە بۆ ژیانە نەک بۆ قسانە کە گوێم تێەوەی بە قورعان تێنەوە باوە مناڵی کی ئەچێ بۆ حانود ڕەفیق برا نامکێچوە بۆ حانود من پارەم پێ نەبووە من سەیری دەمی ئەوم کردووە پێڵاوەکەی ئەوە نییە یعنی ئەگەر خێرخواز نەوێ بە قورعان لە پێڵاو لە جانتا لە قەڵەم چەند ساڵە چوونەتە مەکتەب سوێن بەخوا دینارێکی تاقەڵی خۆمان نەداوە شتێک بەیان بێژین ئەمە هی خۆمانە و با پێ بچن بووی ئللا خێرەمە نەوێ ئللا ئەوە نەوێ خەڵکێک مسلمانێکی وەکو جەنابتان دەستمان بگرن ئەوە حاڵ و ماڵەکەشمانە بە قورعان شتێکی نییە ڕەنجەشانی خۆمیە یعنی لەوە پێشش کردومیەوە من 10 ساڵە ئەوام لاتر هەر لە پێڵایەکوە بیگرە حتا قورسترین چت بە قورعان خەڵقی بۆی کردین خێرەوە من یارمەتی داین تا ئەم تەمەنە تا ئەم ژیانە تا ئیمڕۆ یعنی ژیانێکی زۆر ناڕەحەتمانی بە تایبەتی خانەکەمان بە قورعان بارانەوارێ یعنی ئیتر ژیانی تیانە بەڕاستی مەترسیشی هەیە بۆ کەوتنەخوا ئارە وەڵڵا مەترسی هەیە ئەوە کاگرێوارگیان نزیکەی 20 ساڵە ئەم خانێ دروست کراوە سوێن بەخوا توانامانەوە ئیلا ئەوەی بسڵمان نوێ یارمەتی داین لەوحێکی بۆ سندوین بلۆکێکی بۆ سندوین ئەینا خوازانە خۆیان توانامانەوە بلۆکێ بنێ ناوام بلۆکی ئیلا خێرە من و بسڵمان یارمەتی داین هاتینەتە ئەم تەمەن ئەینا نەبەخۆ یعنی زۆر ژیانمان ناڕەحەتە داواکەین لە خێرخوازان لە مسلمانان یعنی ئەگەر نێنمانامانۆ ژیانمان زۆر ناڕەحەتە زۆر ناڕەحەت کاک جەلیل چ شتێک زیاترین دڵی تۆی ناڕەحەت کردووە زۆر بێتاقەتی کردووی زۆر کە ڕۆژانە بیری لێکەیت وەڵاهی کاک ڕێوارگیان یعنی زۆر ئەو منە زۆرە نازانم چی باسکەم من مناڵەکانم یعنی سەیری ماڵی خەڵکەکەن ژیانیان خۆشە خانیان خۆشە باوەکەی ئەم خانێمان خۆشەوێ باوەکەی ئەم خانێوالێکن باوەگیان خوا گەورەیە باوەگیان بەشکم خوا بسڵمان بنێرێ باوەگیان یعنی بەم شتانە من زۆر ناڕەحەتم لەسەرێک شۆ ئەبێت و خۆشی مناڵەکانتم یعنی ناچاریە هیچ دەسڵاتێکمانی بەخوا خۆم ئاگەر خانێکە بڕوخیەوە ملمانە توانامان نییە یعنی بلۆکێکی ڕاستکەین و هیچجگە ئەو نقصانانەی ماڵ کاتێک کە زستان دێ بۆ نەوت بۆ غاز بۆ ئەوشانە چی ئەەکەن داوەڕم پێ بکە یعنی خەڵک ئیسان نەوتە سێنێ بۆ زووسان لە بەرەو گرانێ سوێن بەخوا توانامان نێ نەوتەکە بسێنی یعنی چاوەڕێین بایعەکەڵێن نەوتێ ئەوە ژیانەکە ئێمە یعنی ئەگەر نەهات وەڵاهی نەهات ئیترەوە مەگەر خوای گەورە یعنی بسڵمانێ بنێرێ دەبێ نەوتما بۆ بسێنی بسڵمانێ بنێرێ بێژێ ئەمە 10,000 20,000 بیدە نەزلیکانێنەوە ئەینانە بخوا تا ئیسەگەی لێ ترێنەوتمانە چەند هەر خەڵک یعنی دەستی گرتوینی خێرە من یارمەتی داین ئەویش یعنی بە ناڕەحەتی بەخوا یعنی ئێوارەما لێتێ ئیتر زووسانە یعنی زۆر سارد نەوێ ئیتر کە بڵێ بەخوا نەخۆشیشی خستین یعنی ئەو بەس بە زۆپا داناگیرسێنی
هەرکە خستوم پێشەوەی بیخەمە مەکتەب باوکیان هاوای لاتووە. ئیتر هەچ کەسێک یارمەتی نەدابن ئەگەر جلێکی مناڵێکە بوو بێ ساڵی پێشوو لەبەری کردبێ بۆ ساڵی ئایندەدا بێتی بە ئەمان لەبەرم کردنی تر هەر ئەوە بووە. نەمتوانیوە هیچ شتێکیان بۆ بکڕم چونکە هیچمان نەبووە تا بۆیان بکڕم. تا ئیسە نەمانووە 250 بین بەدەست وەکو تەلەبەیەک پێیان بێت. ئەڵێ دایکە پارە ئەڵێم دایگیان پارەمان نییە بە چی بتانێنێ؟ هیچ شتێک نییە بتانێنێ. ئەچن بۆ مەکتەب بوویەنەوە ئەڵێ دایکە مناڵی خەڵک ئاوایە ئەڵێم چی بکەم ڕۆڵەگیان هیچ نییە. هیچ شتێک نییە هەر کەسێک ڕۆژێک خێرمان پێنەکا هیچ شتێکمان نییە. هەر تەنها مەعاشی ئەم پیاوەیە کە مەندامی ئەم پیاوە 120,000. ئیتر ئەوەش ئاوایە درەنگێت بەشی هیچ ناکە. ئیتر ئەوە هەموو شتێکە باوکیشیان زۆر خەفەتی پێخوا ماوەیە لەمە و پێشکە هاتنەوە و باسی مناڵی کەیان نەکرد وەکو بڵێ سوکە جەڵدەیەک لێیە. ئیتر زۆر پێی ناڕەحەتە بێت هەنێ جار پێیان ئەڵێم ڕۆ لە لای باوکتان مەڵێنەوەمانەوێ. باشە ئاقڵن بەگوێ مەکەن زۆر جار بە زۆر جاریش ئیتر مناڵەتە هەموون لاکە. ئیتر ژیانیان نییە نازان بڵێم ئەو کچەشمان نەخۆشە مناڵێکی ئاسایی نییە بڵێ مناڵێکی ئاساییە و ئەترسم کە چووە دەرۆ لە دەرگای حوشەی تر من دڵم لە مشتمایە ئەڵێم خوایگا مناڵێ پاڵی پێوە نەنیە فەتحی دڵی بۆ کراوە ئەگەر بدا بە عەرزا یەکسەرە بێ بە دوو کەرتەوە. هەستی باوک چۆنە کاتێک ئەو هەموو نەهامەتی و ناخۆشە ڕووی تێەکە؟ وەڵی کاک لێبەر هەستی باوک ینی ئیسا من مناڵەکەم تێتۆ پێشە باوە پارەم دەری کە پێم نییە ینی هەستی تر نازانم بێژم هەست چۆنوی ینی ئەگەر خواتەوە بە ئین نەوێت لەوەچی بڵێم حەز بە مردنی خۆم بکەم بەس نەک ئاواکو ئەم مناڵانمە ئاوا نەکەیان بینم هەرگوێم لە سەوتیانەوەی ێژە دای ئەچین بۆ مەکتەب دایە وەڵی دایە پارێژە پارەم پێ نییە ینی من زۆر ناڕەحەتوم بی بە قورعان شەوی وا بووە 2 شەو باران باریەتکەی کردە خانیمان فەرشی هەڵتەکان لای بردە لەسەر ئەو جیمەتۆ خەوتین 2 شەو چێتە ئەو بانە سوێن بخۆ ئەم دراوسیانە ئاگادار سوێن بەخوا 2 شەو چێتە ئەو بانە وەلای تێکو هاتێت تۆ خوارەوە ئەمەنە کەلپەلی تەر بووە دایکەند و تەرک بووە دایکەندێ سوێن بەخوا تابانی بەتانی و خەیاڵاند تاکە لە بەرەکانیش بووە یعنی ئەژیانێکی زۆر ناڕەحەتمانی من ئەم لە مەڵە بنی تازە لەوە چێ بڵێم زەلام نییە ئێمەینە ناسیوی حەق نەک لە هەڵەبجا لەم پارێزگانە کە تۆ ئەیبینی و ئێمەی بینیوێ و هاتوێتە ماڵ ئێمە ئەزانێ ژیانمان چۆن داماوی زۆرمان بینیوە ئەوە نەمان داماوی بینیوە نازان بڵێم کامیان باسکەم خان و بەخوا خانوەکەمان نازان ئەوەنەی حەشەراتەیە لە هەموو شتێکی ترسی جرجی تایە مشکی تایە لە مارومێرویشە ترسی تایە بێت چونکە ئەوەنەی شتایە ئیتر هیچ بەکەڵک نایە کاتێک کە شەوان ئەڵێن خوایگیان ڕەشە بابێتتر مناڵ هەمووی تەقەی لەوح و زرمە زرمی تر هەڵەسن باوەشم پیاکەن دایاڵم لای باوکتان دانیشن تکە کە ئابێ بچمە سەرۆ ئیتی شەو هەچ کاتێک تکە بکە ئەبێ هەر خۆم بم چونکە هیچ کەسێکی کە هەچ کەس فریای خۆیەکەوێ اینجا بەو شەوەش کەس فریای کەس ناکەوێ درەنگە ئیتر خانوویەکە بەخوا ئەمەیە ئەم لە تاو گەرما ئەم هینانم بۆیە ناوە خۆم بۆ مێناوە ئەمەم لێیاوە کە ئەمەم لێیاوە 3 دانە ڕۆژ ملم نەبووە بیجوڵێنم ئەوە ئێشی پێ ئەوە نەم ئاوا مل بەرز کردوێتەوە کە تا لێم یاوە ئیتر نازان باسی چیم خانوو ئەمە خانووەکە ماناڵەی کۆلانەی کۆترە هیچ بە عەمەل نایە هیچ شتێکی نییە بەکەڵک بێ بەخوا ترستان نییە لەوەی کە بەروەڵام مەترسی زۆری هەیە کە بڕوخێت زۆر مەترسی هەیە کە بڕوخێت چکە ئەم دارەی لێرا شکاوە ئەمە خێرخواز خی گەورە جەزایە و کەسانە باتەوە کە ئەو ئاسنیان لە ژێری ئەم هینەوەیە کردویانە بەویا ئەگینای سە زوو ڕووخابوو زۆر مەترسی هەیە کە بڕوخێت
ئیتر بە کەڵک نایە لەسەرەوە لەو حیتایە پشیلەیەتە ژێری لە هەت شوێنێکی کە دەرمان خوایەتە ژێرە و لەو حانە و لەویا ئیتر ئەتۆپێت و کرم تێدا کرمەکەیەتە خوارۆ کرمێتە خوارۆ دراوسەکانیشی ئیزعاج کردووە زۆرە ترسم کە تووشی نەخۆشینی پشیلە بین هەم پارەمان نییە بچین بۆ عیادە هەم نەخۆشینەکەش خراپە ئەوە ئەو کوڕم بچووکەکەم تووشی یەکین ئاوا ئەم پشتەی هەمووی هەر برینە وەڵی تر مێشوهینی هەیە کە جرجەکە لەسەرۆ دەرمانی بۆ دانێم ئەتۆپێت و تر مێشەکەی پێوایە کە پێوە هەڵگەڕایی تر ئەبێ بەبری بەخوا باوکیان ئاوای لێ هاتووە ئەو هەر هەمان شێوە وای لێ هاتووەتە ئیتر سارەیەکی خێرخواز بردوێتی بۆ گەڕاوەکەی خورماڵ بەخوا هیچ چارەسەری نەبووە اینجا خێرخواز عیلاجی بۆیە ناوە بەخوا ئێسەش پشتی و سکی هەروایە ئەوا جاری وایە ئەیکڕێنێ بە دیوار و شتا ئاوا تووشی حەساسێت بووە باوەڕم پێ بکە دەدانە ساڵە وام لاتە ئەگەر یەکێکی وەکو تۆ دەستمان نەگرێ بماتە دایرەیەک و بماتە ئیشێکی شوێنێکم بێوەکو دایرەیە وەکو کابراوتی مەعاش وەرگرتنێک بێ سوێنم بەخوا سوێن بەخوا یعنی ناسیای خۆمان دەستی گرتم بردمی لەبەرەوە 3000 تەقسینە دەم سوێن بەخوا ئابوو بەنقە بێم و معاشی کەمەندامێکم وەرگرتی یعنی وتم ئەو 3000 ئەدەمە شتێک کە مناڵەکان داوایان کرد ڕۆژێک هات و هەر نەو خوا با ڕۆژی هەر کەوراوتی هەر دڵیان خۆشی کە بەخوا بە تەمەنیان دڵخۆشیان نەبینیە نەک لە هیچە هەنیسا من خۆم ئەمە ژیانەکەم کە تۆ تواناوی نەوێ ینی دڵی مناڵێکی خۆشکەی تر نیازم ژیان چیوێ داوا لە خێرخوازانەکەم ئەو نە یارمەتیان بدەن ئەم خانە خاسکەین ئێمەشەکو ئەو خەڵکە هەر مناهێ هەر هیچ ناهیچ نامناڵەکان وەکو ئەو خەڵکە مناڵی ئەو خەڵکە دڵیان خۆشێتایە تیا دانیشن بەخوای تری منیش منەگەرک سپاسی خوای گەورەکەین کە جارێتر بەرنامەی بەخشین ماڵێکی هەژاری لە شار زۆر بەسەر کردەوە کە ئەم ماڵە بە چای خۆتان ئەیان بینن کە چه حاڵ و چ وەزعێکیان هەیە و لە چ شوێنێکان ئێمەش وەکو مامۆسایەکی ئاینی داوا ئەکەین لە خێرخوازان لەوانەی کە داران و خوای گەورە ماڵی پێبەخشیون چاوێکیان لەم نەداری و لەم ناڕەحەتی و لەم دەردی سەریە بێ کە ئەم ماڵی تایە و لەم وەزعان ئەم پیاوە بەڕێوەزە ئەبین کە ناوی کاکجەلیل لە کاکجەلیل کەم ئەندامە هەتوو چاوی لە دەستداوە دەستێکی لە دەستداوە ئەعزاکانی تری کە دیانی ئەوانش نوقسانیان تایە ئەوەش حاڵی وەزعی مناڵەکانێتی جا بۆیە ئەو کەسانەی کە خێرخوازن ئەو کەسانەی کە ئەیانوێ خوای گەورە لە خۆیان ڕازیکەن ئەو کەسانەی ئەیانوێ کە خوای گەورە بەرەکەت بخاتە ماڵ و مناڵیانەوە ئینشاءڵڵا بەرەکەت بخاتە ئەو ڕزق و ڕۆزیەوە کە هەیەە بە ئەوانی چاویان لە فەقیر بێ هەتا خوای گەورەی چاوی لە ئەوان بێ خوای گەورە لە قورئانە فەرمی الذين ينفقون أموالهم في سبيل الله ثم لا يتبعون ما أنفقوا منا ولا أذى لهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون ئەوانەی کە ماڵ ئەبەخشن لە پێناوی خوا ئەوانەی کە سەرۆت و سامانیان ئەدەن لەبەر خاتری خوا لەبەر خاتری ڕازیبوونی خوا خوای گەورە بۆیە فەرمێن لەگەڵ ئەوە کە نایکەن بە منەت و ئەزێدان بەسەر ئیماندارانەوە بەسەر ئەوانەی کە یارمەتیان ئەدەن پاداشی زۆر گەورەیان هەیە پاداشی زۆر نەبڕاوایان هەیە لە لای پەروەردگار جا بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ماڵ بە هیچ جۆرێ بە خێر و بە سەدەقە کەم ناکە ماڵێک کە ئینسان لە پێناوی خوا سەرفیکا خوای گەورە جێگەکەی پڕ ئەکاتەوە پێغەمبەری نازارە فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسانەی کە ماڵ ئەبەخشن خوای گەورە بەرەکەت ئەخاتە ماڵەکەیانەوە بۆیە فەرمێ هەموو بەیانێک کە ئینسان بەیانی ئەکاتەوە هیچ بەندێک نییە کە بەیانی ئەکاتەوە بەیانی لە خەوەڵەسێ خوای گەورە دوو مەلایکەدا ئەبەزێنێ بۆ سەر زەوی یەکێکیان دوعاکە وەڵێ یا ڕەبی خوایە داوات لێ ئەەکەم ئەوەی ماڵی ئەبەخشێ ئەوەی سەروەتی ئەبەخشێ لە پێناوی تواوە ئەوەی سەرفی ئەکا خوایە جێگەکەی پۆپڕکەرەوە جێگەی خاڵی نەکەی یەکیشان ئەڵێ یا ڕەبی خوایە ئەوەی ئەیگرێتەوە و نایبەخشێ لە پێناوی توا یا ڕەبی خوایە لێی بگریتەوە جا بۆیە ئیماندارەکان ئێمەش داوا ئەکەین لە ئێوەی بەڕێز بۆ ئەوەی خوای گەورە لێتان نەگرێتەوە بۆ ئەوەی خوای گەورە بێ بەهاناتانەوە
بۆ ئەوەی ئەو سەدەقەی کە ئەیکەن خوای گەورە بیکا بە دەفعی بەڵا بەسەرتانەوە چاوتان لەم بەرنامە بێ چاوتان لەم ماڵە بێ چاوتان لەم پیاوە بێ چاوتان لەم مناڵانە بێ کە کۆمەڵێکی بێنازن کە حاڵی و حاڵ و وەزعیانە بینن لە چ شوێنێکان لە ڕاستیا ئەوانەی کە پیان ئەو ترێ دڕندە و جرج و مار و هندێشت لەم شوێنانە بەڕاستی خۆیان ئەشارنەوە چونکە جێگایان ئەبێتەوە چونکە کەلاوەیەکە خانوەکە بەڵام ئەگەر ئێوەش لایەکیان لێ بکەنەوە دەرویان لێ بکەنەوە خوای گەورەش دەروی لە ئێوە ئەکاتەوە ئەو کەسانەی هەوڵ ئەدەن ئەو کەسانەی حەزەکەن خوای گەورە لە دنیا و لە قیامەتا پۆشتیان کاتەوە با ماڵە هەژارێک با ماڵە هەتیوێک با ماڵە نەدارێک با مناڵانێکی چاو پڕ لە فرمێسک با کەسێک کە ئەمە حاڵ و وەزعی خانووەکەیەتی ئەو کەسانە پۆشتە بکەنەوە لە ڕۆژی قیامەتا گومانیان لەوانە بێ کە خوای گەورە پۆشتیان ئەکاتەوە با هەڵدەین ئەم مناڵانە پۆشتە بکەینەوە با هەڵدەین ئەم ماڵە بەڕێزە ئەوان ئەندازێک لە خۆشیدا بژین تاوەکو خوای گەورە ئێمەش بخاتە خۆشیەوە تا خوای گەورە بەرەکەت بخاتە ماڵەکانمانەوە بۆی ئیماندارەکان داواتان لێ ئەەکەم هاتنتان بەهانای ئەم خەڵکەوە بە ئەم ماڵەوە ئینشاءڵڵا خوای گەورەیە بەدەمهاناتانەوە و خوای گەورە ڕزگارتانەکا لە ناهەمەتی و ناخۆشی خوای گەورە جەزای ئەو کەسانە بداتەوە هەر لە 250ەوە هەر لە بلۆکێکەوە هەر لە کیسەیەکی منتۆوە هەر لە ڕۆژێک کرێکاریوە یە بەدەم ئەم ماڵەوە خوای گەورە ئینشاءڵڵا لە ناڕەحەتی و نەهامەتی ڕزگاری ئەکا خوای گەورە لە ڕۆژی قیامەتا ڕزگاری ئەکا و پرسیارەکانی لەسەر ئاسان ئەکا ئینشاءڵڵا لە کۆتایە داواکارم لە خوای گەورە هیدایەت و ڕەحم و بەجێی خۆی برژێنە بەسەر ئەو کەسانە کەیەن بەهانای ئەم ماڵەوە و خوای گەورە جەزای کەناڵی پەیام و خوای گەورە جەزای بەرنامەی بەخشین بداتەوە کە ئاوا ئەم ماڵە فەقیرانە بەبێ ئەوەی نییە کۆڵینەوەی لەسەر بکەن ئەمە لەسەر کێ و ئەمە بۆ کێ و ئەمە بۆ چییە لە پێناوی خوایەن ئەم ماڵانە ئالەم شوێنانە ئەدۆزنەوە کە تەنها خوا ئاگای لەمانەیە و حاڵیان چۆنە و ئەمانی ئەگەڕن بە شوێنیانە خوای گەورە جەزایان بداتەوە و جەزای ئەو کەسانش بداتەوە بە هەر شێوە و شێوازێک ئەگەر بە وشەیەکیش بێ ئەگەر بە نادنی دینارێک بێ ئەگەر بە هاندانی خەڵکانێک بێ بۆ ئەوەی یارمەتیان بدەن خوای گەورە ئینشاءڵڵا پاداشیان ئەداتەوە و خوای گەورە جەزای هەموو لایە بداتەوە ئینشاءڵڵا. بەناوی خوای گەورە زۆر سپاس بۆ کەناڵی بەخشین کە هاتوون ماڵی کاکە جەلیل بەسەرەکەونەوە کە ماڵێکی کەم دەرامەتن ماڵێکی نەدارن ماڵێکن بەڕاستی ناتوانین چۆن وەسفی حاڵ و ژیانیان بکەیت ماڵێکن کاکە جەلیل وەختی خۆی پیاوێک بووە بە کرێکاری توانوێتی ژن و مناڵی بژێنێ بەڵام ئێستا کاکە جەلیل چەند ساڵێکە کەوتووەتە حاڵێکەوە حاڵێکی ناخۆش کە هیچ کەس لە دنیا خۆزگە بەو ژیانە ناخوازێت لە دەستێکی لە دەستداوە دوو چاوی لە دەستداوە زۆربەی ئەندامەکانی لەشی لە دەستداوە بۆیە توانای هیچی نەماوە بیکە ئێستا وەکو ئەبینن دواتریش لەوانەیە جوان تەسویر بکرێ پڕە لە مشک پڕە لە جرج پڕە لە پشیلە زۆرجار پشیلە تۆپی ئێمەش ناڕەحەت دەبین لەو دیو بەڵامی تر پێویستی ژیانە پێویستەکات تۆ دراوسەکان ئەگەیان لە حاڵی یەکتر ببێ بەڕاستی ینی من زۆر جار لەوەی ترسم ڕەشەبایە بێ لەوحەکانیان بەرز بێتەوە یان بدا بەسەریانە بڕوخێ بەسەریانە ئەوە نە خانووەکە جێی ژیان نییە بۆیە ئەگەر خێرخوازان بتوانن وەکو مامۆستا باسی کرد بتوانن لە ڕووی داراییەوە هاوکاری کەناڵی بەخشین بکەن کەناڵی پەیام بکەن یان بەرنامەی بەخشین بکەن بۆ ئەوەی بتوانن خانوویەک ڕێکوپێک بۆ ئەم ماڵە بەڕێزە دروست بکەن ئەوە خوای گەورە پاداشتیان نەداتەوە بۆیە داواکارم لێتان من وەکو دراوسەیەکیان شایدی بۆ ئەم پیاوە بەڕێزە ئەدەم ئەم پیاوە پیاوێکی فەقیر و مسلمانە بەڵام توانای هیچی نییە توانای ئەوەی نییە خۆی بلۆکێک بخاتە سەر بلۆکێک هیچ توانایەکی وای نەماوە ئەمجا لە ڕووی داراییشەوە ئەم پیاوە بەڕێزە موچەیەکی کەم ئەندامی هەیە ئێمە ئەوانشی کە موچە خۆرین موچەکەمان بەشی ئەوەی ناکە کە مانگ بۆ مانگ بیگەیەنێ بۆیە موچەی کەم ئەندامەکەش خۆتان نەزان هەموو کەس دەزانێت چۆنە پێویست ناکە من باسی بکەم بڵێم ئەمە نەتانێ یا ئەوەتانێ بۆیە داواکارم لێتان ئەگەر تواناتان هەیە ئەگەر هەل هەر کوێدەنگی ئێمە ئەبیستن من شایەتی بۆ ئەم پیاوە ئەدەم کە خێرێکی باشتانەگە ئەگەر بتوانن یارمەتیان بن حالێکی بۆ بگۆن خێرتانەگەی بەخوا زۆر خێرتانەگەی هەر نابڕێتەوە داماوە هیچی نییە بەخوا هیچ باوکو دایکە بە قوربانتانەوە خێرتانەگەی وەڵڵای زۆر خەیرە زۆر خانەکەی ئەوە خانەکەی شەق و شڕە خانەکەی هەر خانگی نییە خانەی نییە
پرە لە مشک پرە هەموو شتێ وەڵا گونیان هەڵبەسوە هیچیانی هیچ خانی بە عمل نایە ئاوەسەی بین خانەکەی ئەوەیە لە حەسانە بابی بەخەوە بلۆک بە بلۆکیانی ئەوبانیا ئەو خەڵی خێرەومەنیان نیایەتی ئەنە خۆیان ناتوانن هیچ فەقیر دامان وەڵای خانەکان هەر بە عمل نایە خانەکان زۆر گشتی خەرکی ئاکەوێ هەر خەریکەکەوێ وەڵای بە حاڵ بنە ئەیجا ئەوە چی بکرد لە ناوە خانەکە ماڕوو مشکا وەڵا هەر لە ڕەحمی خۆ بن بووە ئەگەر بۆتان بکرێ خانەکەی بکەنە لە تەخانەکە و ئەوەی چ نەبڕیاوەی ئەرە بەخوا داوا ئەوەکەن لێتان ئەکە بۆیان بکەنەوە لە تەخانگە ڕەحمەتی خواتان لێ خوا و پێغەمبەر خوا دەوامتان بووە خوا ڕایەستاتان کە کاتێ مرۆڤێک بینایی چاوەکانی لەدەستدات و ڕۆشنایی بە چاوەکانی نابینێت لەگەڵ ئەوەشە دەستێکی ئەقرتێت چوار منداڵی بێناز چاوەڕوانی دەست و بازووی باوکیان دەکەن بەڵام باوکیان ماوەی 10 ساڵە تەنها لەم خانوو لەم حەوشە دوور نەکەوتوتەوە لەگەڵ ئەوەشدا خانوویەکی تابڵەی شڕ و تابڵەی مەترسیدار شەو ڕۆژی تیا بەڕێ ئەکەن لەو لاشەوە هەموو داهات و موچەکەی بریتە لە 120,000 کەم ئەندامی تۆ بڵێ ژیان و گوزەران لەم ماڵەدا چۆن بەڕێ بکەن و خۆشی و شادەکانیان چەند ساڵە لێ تۆرابێت بەڵام بە هیمەت و هاوکاری و کۆمەچەکانی ئێوە ئەمانەوێت خەندە تۆرا و ناڕەحەتی و ناخۆشەکانی ژانی چەندی ساڵیان بۆ بگەڕێنەوە و خانوویەکیان بۆ دروستکەین و تەواوی پێداویستی ناماڵیان بۆ جێبەجێ بکەین چاوەڕوانی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی بەخشندە و خێرخوازین بۆی ئەم ماڵە خاوەن پێداویستی تایبەتە لەو هەموو مەترسی و ناخۆشی ژیان بۆیان کەم بکەینەوە بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 1970 961 13 1970 961 35 1950 723 25 55 لە ناوی خۆی گەورە و میرەبان پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم کە هاوکاری منتان کردووە من نەخۆشم 4 ناڵەمەیە ئێستا کرێچیم بژێوی ژیانمان زۆر نابەجێیە ئێستا ئەمێ دووبارە بگەڕێمەوە بۆ ئێران ناتوانم سەدانیان بکەمەوە لەبەروی بژێوی ژیانمان زۆر کەمە تداوە لە خێرخوازەکەم یارمەتیم دەن بۆی دووبارە بگەڕێمەوە بۆ ژیانێکی تازە خوشکە بەیان ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینار هاوکاریمان بۆ بەڕێزت هێناوە بەو هیوایی بتوانی کەمێک لە ئازارەکانتی پێ چارەسەر بکەیت و ببێتە مایی ئەوەی کە هەندێکە مکوڕی خانەوادەیتان جێبەجێ ماڵیان ناوە بخوا خێریان بنووسێ ئەوانی کە یارمەتی منیان داوە ئینشەڵا بە حەجێک بوانە نووسێ خێریان بنووسین هەموو دام و دەستگاکانیان بەرنامەی بەخشین ناوم کە حسێن نەجمەدین محەممەدە دانیشتووی بازیانم پیشەوەرم و یارمەنم قەدەری خوای گەورە وا بوو لە ئیشا بووم بەیانی زوو سەعات 7:30 بەیانی تەلەفۆنیان بۆ کردم چوومە خوارەوە ئیش بکەم سوبحان الله جەڵدە لێی دام کە جەڵدە لێی دام بۆ دوای 2 مانگ ئەنجا هۆشم هاتەوە کە هۆشم هاتەوە من لە شوێم و دنیا لەکوێیە ئەوە 3 ساڵە من دوکانم داخستووە و عیلاجم بۆ کراوە عیلاجەکانیشم تا ئێستا مامەتەوە بۆ ئەم دووشەمەی داهاتۆ بێتەوە کە عەمەلیاتم بۆ ئەکەن فەتح سەدر ئیتر پەنا بەخوا و پێغەمبەر بزانین چۆن ئەبێت بەس مەعاشێکم هەیە بڵێم کەم ئەندامیەکم هەیە 90,000 بووە بە 120,000 خۆی 150,000 بوو بڕیان ماڵیانم ئاوا کرد بڕیان ئاوایان لێ کردوین ئێساوە تا ماوەتەوە لەسەر ئەو مەعاشە ژیاومە تا ئێستا 4 پیاوی وەگێەوە هاتبێت ئەگەر دەستی کردبێ بە عیلاجی بۆ کڕی بێتم بەخوا وەزعمەوە نەخەتەر بووە عیلاجم بۆ نووسراوە عیلاجەکانم پارچەیەکیان زۆر گرانە بە $95 ئەوانەی تری باشن هەموو مانگە من ئەبێت تقریبا $130 $140 بەم بە عیلاج ئیترەوە عیلاجەکانیشە ئێساوە تا 2 نەوعیان لێ مەنع کردووە مەڵێ تا 10 ڕۆژی تر نابێ و 2 نەوع بخۆی لەبەر عەمەلیاتەکەت تووشی نەزیف نەبی خراپە ئەوە 10 ڕۆژی ترەوێ ئەو عیلاجانە نەخۆم دوای 10 ڕۆژەکە دەست پێ بکەمەوە
ئەرەوەڵا کاک حسێنی بەڕێز ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینار هاوکاریمان لە هاوکاری خەڵکی خێرخواز کە دەیگەێنێتە دەستگای بەخشینی خێرخوازی بۆ بەڕێستمان هێناوە هیوایی کە خوای پەروەردگار بیکاتە مای ئەوەی کە هەندێک لە ئازارەکانتی پێکەم کاتەوە و هەندێک داو دەرمانی پێ بکڕی. خوا بەخێر بن یاخوا بەخێر بن هیوادارم هەموو موسڵمان ئەگەر وەک ئاوا دەستی هاوکاری درێژکەن بۆ فەقیر و هەژار. سوپاسی دەستگای بەخشینیش ئەەکەم کە هاوکاری فەقیر و هەژار ئەکەن زۆر مەمنونیانی. من محەممەد نەجیب مەحموود ساڵحەم دانیشتووی شاری بازیانم کرێکاری شارەوانیم تا ئێستا 3 عەمەلیات کراوم کە مەندام خۆم ئەختیدارم نییە بەعزە ئیشێک بۆم ناکرێ ئیش و شت دەست کورتم زۆر حاڵم شڕ بووە کرێچیم لە بازیانە ئەختیدارم دایکی پیرم مەگەڵایە توانام نییە ئەنی شتێ ئەگەری هاوکاریم زۆر مەمنونتان خێتان بنووسێ. من کرێچیم لەم خانووە مانگی 100,000 دەم بە حەقی ئەو کارەبا چێتە 150,000. بەڵێ ئێساش نەخۆشم عیلاجە 3 عەمەلیات کراوم نەخۆشی دڵم مەگەڵایە وەرەقوشتم هەیە و فاسم هەیە و عیلاجەکەم هەموو ماگانە عیلاج وەرەگرم. دایک بڵێن شەکرەیەتی زەختێتی عیلاج و هەموو شتێکی سەر منە توانای نییە ئەویش پەکەوتەیە لای من بەخێوەکەم بە کرێکیشم بە مانگی بە 400,000 دەرەقەت نایم. کار محەممەدی بەڕێزێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە 1 ملیۆن دینار هاوکاریمان بۆ بەڕێزت هێناوە ئەو هاوکاریانەی کە خەڵکی خێرخواز و خەڵکی بەخشندا ئیگەێنێتە دەستگاکەمان ئێمەش خەڵکانێکی وەکو بەڕێزت کە نەخۆشە خەڵکی کەم دەستە هاوکارێکی ئەگەێنینە دەست بۆ هیوایی کە بتوانی کەمێک لە پێداویستەکانی خۆتی پێپڕ بکەیتەوە. خی گەورە ڕستان بە خوا ڕستقی مسلمانان بە خێری ئێوەش بنووسێ زۆر سپاسی بەنامێ بەخشینەکەم بۆ ئەو هاوکاری منتان کردووە خوا ڕستقی مسلمانانی بە زۆر مەمنونتانم یاخوا بەخێر بێ. من ناوم ژیان ڕەشیدە دانیشتوونی بازیانین گەڕێکی یاشتی خێزاندارم 4 مناڵمەیە بەڕاستی قەرزارێ زۆرە پیاوەکەم ئێستا حالیان معاشەکەی وەکالی بۆی کردوێتەوە خاون قەرز وەریەگرێت 4 ساڵە خەڵ خێر و زەکاتمان بۆیێنێ بەڕاستی ئەوەی خەڵک یارمەتیمانەدا لە ماڵمانە نییە خوا شایدە. خۆمیش نەخۆشی شەقیقەمە 100% نەخۆشی دەرونیشم توش بووە ئیتر عیلاجەکانیشم کاتێک لێ بڕێتەوە ناچارە بمەچم بە قەرزێنم ئیتر ماڵیاوە بێ و دکتۆرە نزیکمانە بە قەرز ئەمانداتێ و یارمەتیمانەدا هەتا ئاوا خێرخوازی یارمەتیمان بدا پارێک بڕی 1 ملیۆن دینار هاوکاریمان بۆ بەڕێزت هێناوە خۆی پەروەردگار بیکاتە مایی ئەوەی کە کەمێک لە ئازار و ناڕەحەتەکانتانی پێکەم بێت و هەندێک لە پێداویستەکانی ژیانتانی پێدابین بکەن. ئەو منیش قوبوڵم کرد لێت مامۆستا دەست ئێوە و دەست خێرخوازیش خۆش بێ ماڵتان ناوە بێ خوا جەزاتان باتەوە یا ڕەبی خوا لە هەموو لایە ڕازی بێت ماڵ هەموو لایە ئاوا بێ بە 250 بە 1000 بە چەند یارمەتی ئێمەیان داوە من هەتا بمێنم دوعای خێریان بۆکەم خوا لە بەڕێستان و لە ئەو خەڵکانە ڕازی بێ و ماڵتان ئاوا بێ هەتا بمێنین دوعای خێریان بۆکەین ئینشەڵڵا گوڵێ بن لە گوڵەکانی بەهەشت یا ڕەبی خوای گەورە پاداشتیان لەم دنیا و لەو دنیاش بداتەوە. نام سەکینە نەریمانە و کەس لێ بم بابەڕێ و چاوم لەم خزمانەیە و وڵا ئیتر هیچ دەرەتامێکم نییە و هەم لە پەنای بسڵمانێکە داڵدەمی داوە مامۆستاگیان نەموچەم هەیە و نەکوڕم هەیە و نەکچم هەیە و ئاخر وایە نە هاوسەرم هەیە مامۆستاگیان و بەڵێ نەخۆشی مێشەکرم هەیە زەختم هەیە نەخۆشی دڵم هەیە کورە ئەگەر بڵێ نەخۆشی بگەڕی زۆرم نەخۆشم وەڵا مامۆستاگیان وەڵا هەرچی خێرخواز نەمداتێ و زەکات و سەرفترە کەس نییە بژێنێ و بەوانە ئەژیم یەکێ 10,000 یەکێ 20,000 یەکێ 50,000 تر ئاوا بەڵێ مامۆستاگیان عیلاجت هەیە؟ بەڵێ عیلاجم هەیە
ئەروەڵا ئیلاجمە هەمومانیە وەرێگرم و ئەیکڕم و نەبێ لە خستخانەکە ئەیکڕم بش بێ لە خستخانەکە ئەم دەنێ یانێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڵێ دینار خوا لێتان بەزە بڵێ بۆ ڕێزت هێناوە عزیزی بڵێ بەو هیوایی کە بتانی کەمێک لە پێداویستەکانی خۆتی پێپڕکەیتەوە و بڵێ بتانی کە ژیانێکی پێ بکەیت بڵێ ئەمە هاوکاری دەست خۆش خوانەی بڕیاخوا بڵێ خوانەی برۆ دەستیان خۆش بێ خوازار و نەچێتە شوێنی ماڵیان ئاوا بێ و دەست باڵیان درێژ بێ ئیشەڵاو